پرسیاری سیانزاڵی ئایا جنێودان بە بەرپرسە کافرەکانی کوردستان گوناحە؟ وەڵا برا بەڕێزەکەم جا من چیم هەیە بۆ قیامەت؟ هەرخوای گەورەکە لێم بپرسێتەوە وەڵام یا ڕەبی خوای وەڵا هەر جنێوم بەو دوو تاغوتانە داوای پارتی یەکێتی بەو عەلمانیەتە مولحید و بێدین و مرتەد و مەلعونان بەدەستە جەمعی ئەرە وەڵا کافرن مرتدن مەلعونن خوای گەورە ڕسوایان کە زەلیلیان کە بیان خاتە بەر دەست و پێی خەڵکی نا جنێودانە گەر تەبعەن جنێوەکان بەم شێوەیە کە بە جنێو حسابن بۆ نمە چونکە هەتا قوڕەشیش بە پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وسەلام یانوت جنێومان پێدا جنێی بە خواکانماندا خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جنێی پێ نەدا ئەوەی کە بە جنێو ئەو وترێت جنێو ئەبێ بزانین تۆ بەیەکێک بڵێ کەرە ئەوەش جنێوە بڵێ هیوا لە دایک و خوشکیشت ئەوەش هەر جنێوە ئێمە تەبعەن مافی ئەومان نییە جنێو بە کە سوکاریان بدەین کابرا وەزیرێکی مولحیدە پشتیوان سادە خۆ جنێو بە ژنی نادین بە کچی نادین بە خوشکی نادین بە پووری نادین هەر ناماقوڵی ئینسان جنێو بدات بە باوکی خۆ جنێوی پێ نادین ماقماوە سەر باوکی وەچی ئێمە دژی کردەوەکەی ئەوین کە ئیلحاد و بێدینی کە دژایەتی ئیسلامەکەی کردو بۆیە جنێودانە بە قیاسی ئەوە بکەین و تعریفی بکەین بڵێن جنێودان چییە بڵێنە وەڵا سەگن بەرازن حیفە وەڵاشم بیللە حیفە بڵێ و مەسئولانی کوردستان سەگ و بەرازن سەگ و بەراز لەوان پاکترن ئەنجا ئەگەر ئەمانە دەربارەیان بوترێ ینی من پێم وایە ئەجریشت دەسەکەوێ نەک لەوەی گوناحبار ببی خوا خەجاڵەتیان کە بەڵام سوکایەتی کردن بە کە سوکاریان تەبعەن نابێ بە هیچ شێوەیەک ناوترێ بەڵام باشترین شتیشەوەی ئەحکامی شەرعیان لەسەر بدوین یعنی بڵین لەبەرەوەی ئەم ئیشەی کردووە کافرە ئەم ئیشە کە زواناکە ئیلا کەسێک کە کافر بێ پشتیوان سادقی تاغوت کە ئەڵێ قابلە منهەج نەگۆڕین هەر بڵێن قاتل و قوتیل و بەگاڵتە پێکردنەوە چونکە قل ئەبی الله وآياته ورسوله كنتم تستهزئون قد كفرتم لەبەرەو گاڵتە پێکردنە بە ئاەتی خوای پەروەردگار تەبعەن پێی کافر گومانمان لە کوفری ئەویش نییە و ئەو کەسانش لە پشتیەوە